باوکو و دایک کۆرپەیان لێدا ببڕی. هیچ ئازارێک بە ئەندازەی ئەوە قورس نییە دایک و باوک کەسێک کۆرپەکان لە باوەش دەرێنێ لەبەر چاویان ونیکە ئەمە سەری ببڕی پێی خۆشترە. ئەو دایک و باوکە سەری ببڕی ئازاری بە ئەندازەی ئەوە پێناگا کە کۆرپەکەی لێدەستێنی. بۆ یعقوب عەلەیه السەلام لە تاوی دووری یوسفەکەی فەرمووی یا ئەسەفا عەلا یوسف وەبیەضەت عەیناه من الحزن فهو کەظیم. لە سوورەتی یوسف ئاەتی 84 دەفەرمێ فەرمووی ئەی هاوار بۆ یوسفی جوانم دەفەرمێ ئەوەندە پەرۆشی بوو تووشی ئاوی سپی چاو بوو چاوەکانی سپی هەڵگەڕا من الحزنی لە خەم و خەفەتە. ئەوەندە گریا بۆ یوسف ئەوەندە خەمی دووری یوسفی خوارد کە ئەو ئازیزیان لە باوەش دەرێ ناولیان دوور خستەوە بێسەر و شوێنیان کرد. فهو کەظیم لە ناخی خوا وەکو مەنجەڵی بخار دەکڵا هەردوو چاوی کوێر بوو. بۆیە لە ئیسلامدا حرامە کە دایک و باوک جێژ بوونەوە کۆرپەل لە هیچیان مەحروم بکرێ بە تایبەت لە ئامێزی دایکی.